هزاران تاویلکەوڕێ بەڕاستی زۆر پێدڵ خۆش بوو بەڕاستی سوپرایزێکی زۆر جوان بوو لە بۆ من. لە دەستگای خێرخوازی بارزانیەوە هەک بەمان چاکەی تێدایە و بە دوای بەخشینەوەی باشەکان بۆ کۆمەلگا دەگەڕین. ئەماش هەم ئەرکە و هەم ئاواتمان ڕاستە ڕێگایە بۆ بەدەمەوە چوونی ئەو کەسانەی کە بەهۆی قەیرانی دارایی و نەناردنی موچە لەلایەن بەغداوە ژیانیان قورس و دژوارتر بوو. سڵاوتان لێبێ لە بەرنامەی چاکەوە لەگەڵتانی. ئەمڕۆ بە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی سێ ماتۆرسکیل بەسەر کەسانێکدا بەش دەکەین کە خۆیان بتوانن ببن بە سەرچاوی داهاتی خانەوادەکەیان. ئێمە ویان لێ دەکەین خۆیان متمانەی زیاتریان بە خۆیان بێ وا بکەن بتوانن بە شانی خۆیان بە هەوڵ و ماندووبوونی خۆیان خانەوادەکانیان بژێن و کاری ڕۆژانەیان بەڕێ بکەن. ئەمڕۆ لەگەڵتان دەبین چەند کەسێکمان دەستنیشان کردووە و دەچین ئەو ماتۆرسکیلانیان بەسەردا دابەش دەکەین. لەگەڵمان بن. ئەم گەنجە جاران خاوەن کاری خۆی بوو بە ماتۆرسکیلەکەی بژێوی منداڵەکانی پەیدا دەکرد. ڕۆژێک لە ڕۆژان کچە تاقانەکەی نەخۆش دەکەوێت و لە پێناو چارەسەری کچەکەیدا دەست بۆ فرۆشتنی ماتۆرسکیلەکەی بردووە کە سەرچاوی بژێوی ژیانی بوو. ئیتر ئیشە سەربەخۆکەی لەدەستداوە. بەڵام بێئاگایە لەوەی دەستگای خێرخوازی بارزانی دەرگایەکی بەڕوودا دەکاتەوە و جارێکی دیکە وای لێ دەکات خاوەن کاری خۆی بێت. ماندوو نەبن. سلامت بیت. چۆنن باشن؟ حواڵتان کووە؟ چ دەکەیەوە؟ خەریش چی؟ ڕاهیشی کەونە ئاسم و باخە و شتانە دەکەم. ئەو مانتۆڕی خوی جەنابتە؟ نەوەڵا ئەوەی خاوەنی شەکەم. ئەی پێشترە چی ئیشت دەکرد تۆ؟ پێشتر ئیشی کۆنە شتم دەکرد سەلاج و وەڕیدە و غەسالە و شتانە. ئەی چیت لە مانتۆڕەکەی خۆت کرد؟ وڵاهی بۆ پێداویستیم داڕەکەم فرۆشت. ئێمە مانتۆڕێکمان بۆ جەنابەت ئامادە کردووە. دەستا خۆت ئێستا مانتۆڕەکەت پێشکەش دەکەین بۆ ئەوەی بتوانانی ئیشی پێ بکەی لەو ڕۆکەوە نەی لەگەڵ خەڵکیت کە تەنسیق بکەی بۆ خۆت کارەکان بۆ خۆت بکەی وەبی بتوانی ماڵ و منداڵەکەت بە ڕستێکی حەڵاڵ و بە توانای خۆت پارە پیا بکەی. باشە چاوەکەم ئەمە دەستگای خێرخوازی بارزانی بۆی ئامادەکردووی. دەرگای گەڕانەوەی سەرچاوی بژێوی ژیانی بۆ دەکەینەوە کە لە پێناو باشتربوونی تەندروستی کچەکەی فرۆشت بووی وەکو باوچیەک کە جۆی لە ترپەکانی دڵی کچەکەی دەبوو. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی جارێکی دیکە دەیکاتەوە بە خاوەن ماتۆرسکیل تاکۆک و جاران نانێکی حەڵاڵ لە ڕەنجی باوکانەوە بۆ منداڵەکانی بباتەوە ناو خانەوادە خەنجیرانەکەی. زۆر سپاسان دەکەم زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم کە هەستان بەو دیارێک بۆ من زۆر سپاسان دەکەم. ئێمەش سپاسی تۆکەین خوا ئاگادارت بێ. لە بنسڵاوە دەچینە لای وەستایەکی کاسب کە ماڵی لە کەورگۆسکە. ئەم وەستایە کاری چاکردنەوەی سپلت و بۆڕی و لەحیم دەکات. کارەکانی بەگەڕۆکی لە ماڵان ئەنجام دەدات. ڕۆژانە وەرشەی کارەکەی بە کۆڵێوێتی و بە کرێ دەیگوازێتەوە. سەرچاوی بژێوی لە کۆڵی خۆی ناوە بە سەختی نانێکی حەڵاڵ پەیدا دەکات. ئەم کوڕەش لێرەیە تەلەفۆنمان بۆ کردوە بزانم. بەڵێ تەلەفۆنمان گوتی لەسەر زادم لێرە. ماندی نەبی. چۆری وەستاچان؟ چۆنی؟ ئەحواڵت باشە؟ وەزیعەت کووە. سەحەتت؟ چ دەکەی لێرەوە؟ بە قورئان لێرە ئیشم دەکرد چاوەڕێی سەیارەێکم کەسەکەم لەگەڵ خۆم باتەوە شوێنی مەبەست میشی سپێتی دەکەم ئیشی بۆڕی دەکەم ئیشی لە عینی دەکەم ئیشی دەرگەوتش دەکەم چاوەڕێمە کەسێک بنگەینەوە شوێنی مەبەست. باشە و خەڵکانی کاتچۆ پێ دەکەن پارە لێ وەردەگرن ڕۆژانە مەسەلەن تەلەفۆنی لێ هەڵ کەسەش دەکەم بڵێتم مەسەلەن بکرێ دەمێنی دەمبات هەر کاتەشی ینی بڕێکی لەو حەق دەستەی وەرێگری بەکرێ دەڕوە. باشە ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی دیارێکمان بۆ جەنابەتی هەیە. دیارێکی بچووکە بەڵێ دیارێکی بچووکە گەلێما قبوڵی بکەی بۆ ئەوی لە کۆڵ ئەو مەعاناتە ببیەوە ئەو پارەی کە ئیشی دەکەی نیوەی بدەیە خەڵک یا خۆت بە سەرما و بە گەرما خەڵکێک بێتن لەسەر زادەی هەرگری لەسەر زادەی داد بنێتەوە بۆ خۆت بۆ هەموو شوێنێک بچی سخاوەنی کاری خۆت بی. باشە چاوەکەم جەنابتان دەکەم زۆر زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانیش دەکەم کە هەستاوە بەو کارە پیرۆزە زۆر زۆر سپاسی جەناب شتاوە کارەی باشە و مۆڵەتەکەش بۆ دەردەکەی
سبینە لە بەڕێبەرایەتی هاتچۆ لەگەڵ ئێمە لەوێ ڕێکارەکانت بۆ دەگرینە بەر بۆی مۆڵەتەکە شتە بێ بەڵام گرنگەوەی بە پێی ڕێنمایەکانی هاتوچۆ تۆ بتوانی شۆفێری بکەیت و لێی بخۆڕیت چکە تۆ سەلامەتی تۆ گرنگە بۆ خانەوادەکەت بەڕاستی. دەستگای خێرخوازی بارزانی ماتۆرسکیلێکی دۆستی ژینگە بەم کاسبانە دەدات و بە گرنگی دەڕوانێتە سەلامەتی ئەو کاسبکارانە تاکو بتوانن بە پێی ڕێنمایەکانی هاتوچۆ ماتۆرسکیلەکانیان لێ بخۆڕن و ببێت بە سەرچاوەی داهاتی ڕۆژانەیە. ئێرە شاوێسە لە شاری هەولێر ئەم گەنجە بێ ئەوەی ئەمرازی گواستنەوەی هەبێت بە سەربەرزی و شانازیەوە خەریکی کەسابەتی خۆیەتی و ڕۆژانە کارەکانی خۆی دەکات و خەریکی کۆکردنەوەی بژێوی ژیانە سەختەکەیت. کاک ئیسماعیل ئەمە ئێستا دەین کەیسی سێمەوە نییە؟ بەڵێ ئەمە کەیسی سێمە ئەمە گەنجێکە ئەم گەنجە دیارە پاشەوەی بە دووادا چوونمان لۆ کرد بینیمان پەلکەنان کۆ دەکاتەوە اینجا بە زۆر بە زەحمەت دەباتە ئەو شوێنەی کە دەفرۆشتن بۆیە بڕیارماندا کە هاوکاری ئەو گەنجەش بکەین کەمە سێم گەنجە هاوکاری دەکەن یەکیان لە بنەسڵاوە بوو ئەوی تر لە کەوروگۆسک ئەمەش لە دەوروبەری شاوێس. مادوو نەبی چۆنی بەخوربە حاڵت باشە؟ چۆنی باشی حاڵت چۆنە باشە. ئەمە چ دەکەی دەبینین بەڵکەنان و شتوا کۆ دەکەیەوە ئەو نانانە خڕ دەکەمەوە لەو مارانە لە کتوانەکان لە فۆشتی وایە خڕ دەکەمەوە لێرانە دوای ئەرۆکی زۆر بۆ حالا دەبم دەفرۆشم. چۆنی دەیگوازیەوە؟ وەڵا ڕۆژی وایە برادێ روشتی وا دێن جاری وایە یەک دەمناسیتن چکە کە دەگەڕێم هەمووی وەچی برادرایەت لایەتە سەلام شتی وامان هەیە بێدەدادێن کە دەزان بستنەوە ناو هەولێرێ دەستیان لێ ڕادەگرم یان بەخۆیان ڕادەگرێن لەگەڵان دەچمەوە جاری واشە بە تەکسی دەبمەوە. ئەمە ئێستا دیاریش بچووکمان بۆ ناوی وەکو کاک ئیسماعیل وتی ماتۆڕێکمان بۆ ناوی کە دۆستی ژینگە بێت ئارەوەڵە خێرتان نووسی خۆ خوای گەورە هەزارەوەندەتان پێ بەخشتەوە یان ڕەبی خوای گەورە چی ئەنگۆ بۆ خەرچەکان خوای گەورە دەوەندەتان لە گوتۆڕێ ئیشەڵڵا چی باشە ئەوتان دێتەوە ڕاستی زۆر پێویستم بوو ڕۆژانە جاری وا بووە هەر بۆ هاوینەی نا وەختی زستانێت جاری وا بەلۆ باران لێرەمانی چاوەڕێم کردی هەتا یەک هاتێیان بوویتە قسمەت چوویمەوە. مۆڵەتی شۆفێری تێی ماتۆر شۆفێری ماتۆرم نییە بەس ئیشەڵڵا ئەوەش دەکەین بۆی مۆڵەتی شتە بێ هەر تەرتیب کردوون دەستگای خێرخوازی بارزانانی کاک ئیسماعیل دەستیان خۆش بێت جگەلەوە بیانی ماتۆڕەکەی بۆ دابین کردوون بە کڵاو هەموو شتێکەوە بۆی بە سەلامەتی لێ بخۆڕن. دەتان بیرتۆڕێی بەڕاستی زۆرم پێویست بوو. ئەوەش لەسەر دەکەی بۆ ئەوەی خوا نەخواستە تووشی هەر گرفتێک بووی خوای گەورە ئیشاڵڵا هیچ گرفتێکت توش ناکە. سەلامەتکە ئیشەڵڵا خوای گەورە هەزارەوەندەتان بیرتۆڕێ بەڕاستی زۆر پێدڵ خۆش بووم بەڕاستی سوپرایزێکی زۆر جوان بوو لە بۆ من. بارزانی نەمر دەفەرمێت شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت و دەستگای خێرخوازی بارزانی بۆ هەمیشە خۆی بە خزمەتکاری میلەتەکەی دەزانێت. دەچینە بەڕێبەتی هاتچۆی هەولێر لە بەشی مۆڵەت بۆ ئەو کەسانە دەردەهێنین کە دەستی هاوکاری دەستگای خێرخوازی بارزانیان پێگەیشتووە تاکو بتوانن بە شێوەیەکی فەرمی و لە ژێر سایی ڕێنمایەکانی هاتچۆ ماتۆرسکیلەکانیان لێ بخۆڕن و لە کاتی گەڕان بە ناو کۆڵان و شەقامەکاندا لەگەڵ پەیداکردنی ڕسق و دەهاتی خۆیان ژیانی خۆیان و خەڵکانی تریش بە گرنگ بزانن. دەستخۆشتان لێ دەکەین لە بۆی کە ماتۆرتان ئەو ماتۆڕانەتان دابین کردووە ماتۆڕی ژینگە پارێزە لە بۆ گەنجانە و لەلایەن ئێمەشەوە کە داواکاری پێشکەش دەکەم فۆرمیان پێ دەدەین کەەوە مۆڵەتی ماتۆڕسکیل لێرکەن لە پاش وەرگرتنی فۆرمەکە ڕەوانی
نووسنگەکانیان دەکەن لەوێ خول دەبینن 12 سعات پراکتیکی 21 سعات تیۆری پاش تەواو بوونیان لە خولەکە و لە نووسنگەکان دێنەوە لای ئێمە تاقیکردنەوەیان پێ دەکەین تاقیکردنەوەیەکی تیۆریان پێ دەکەین و تاقیکردنەوەیکی پراکتیکی و لە پاشانش مۆڵەتەکە وەردەگرن